خۆشەویستانی باخچەی کلێڤەر من مامۆستا تابان لەوانەی هونەر لەگەڵتانێم ئەمڕۆ وێنەی مشک دەکێشین مشک چی دەخوات؟ Very good. با ئێستاش دەست بکەین بە کێشانی وێنەی مشک. جوانم خەڵکی ئەم کوردستانم نەوەی ئەم زێدە جوانم ڕێز لە سروشتی دەگرم زۆر بە پاکی ڕای دەگرم ڕێز لە سروشتی دەگرم زۆر بە پاکی ڕای دەگرم پاشماوەی خاشاک و خۆڵ ڕادەماڵم گرج و گۆڵ گرنگ نییە نزیک و دوور گشت ماڵما بێ سنوور گرنگ نییە نزیک و دوور گشت ماڵما بێ سنوور خەڵکی ئەم کوردستانم